دوو ساڵ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا زیان لێکەوتوانی ئەو ڕووداوە لە خورماتوو قەرەبوو نەکراونەتەوە. ئەندامێکی شاندی دانوستانی خورماتوو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق لە قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانەی زیانیان بەرکەوتووە بێهیوایە و نیگەرانی خۆشی لە بەرامبەر حکومەتی هەرێم دەربڕی کە هیچ هەڵوێستێکی لەو بارەیەوە نییە. ئێمە دواهەنگاو لە پێش مانگی ڕەمەزان ئەو لیژنەیە کە وەکو دانوستانکار دامەزراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی خورماتوو لە نێوان کورد و تورکمان و عەرەبە بە ئامادەبوونی نوێنەری سەرۆکوەزیرانی عێراق لە ئاکامی دانیشتنێکی چڕوپڕ و درێژخایەنە وەسیقەیەک هێنرایەکایەوە. ئەو وەسیقەیە تیایدا هەموو لایەکمان جەختمان لەسەر قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان کردەوە لە چوارچەوەی زیان لێکەوتوانە زیان لێکەوتوانی 16 ئۆکتۆبەر و ڕووداوەکانی دواتر. بەڵام ئێمە وەکو نوێنەری جەماوەر و ئەوانەی کە لە سەرەتاوە هەوڵمان داوە تاکو ئێستاش زۆر بێئومێدین لە قەرەبووکردنەوەی هاوڵاتیانی ئەو زیانانەی کە لە 16 ئۆکتۆبەرا کەوتووە. هەرێم هیچی نەکردووە و ئێمە ڕەخنەی تونمان هەیە لە حکوومەتی هەرێم و لە ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراقا بەداخەوە ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراقا بە هیچ شێوەیە خەمی خورماتویان نییە و هیچ کاتێک نیاخسۆتە بەر باس و خواسی خۆیان. لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە خورماتوو 278 خانووی هاوڵاتیانی کورد سووتێنران و 85 خانوو تەقێنرانەوە و 3018 کارگە و چێشتخانە و ماڵتاڵان کران. سەرۆکی ڕێکخراوی جەماوەری کە بۆ هاوکاری زیان لێکەوتوانی خورماتوو پێکێنراوە ئاشکرای دەکات جگە لە 600 ملیۆن دینار وەکو هاوکاری بە زیان لێکەوتوان دراوە هیچ قەرەبوویەک زیان لێکەوتوانی خورماتوو ناگرێتەوە. بڕیاردەری ئەنجومەنی قەزای خورماتووش دەڵێت ئیدارەی خۆجێیی خورماتوو لە دەسەڵاتی دانیە قەرەبووی هیچ زیان لێکەوتوویەک بکاتەوە. ئەو هەوڵانەی کە درا لە دوای 16 ئۆکتۆبەر بۆ زیان لێکەوتوانی خەڵکی خورماتوو لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بریتی بوون لە دوو کەمپین و کەمپینی ئەمە کوڕێکخراوی جەماوەری لەگەڵ هاوکاری وەزیری کۆچ و کۆچبەرانی پێشوو دکتۆر دەرباز نزیکەی 600 ملیۆن دینار بوو کە توانیمان لە ڕێگەی ئەوە هاوکاری ئەو نزیکەی 250 خێزانی خەڵکی خورماتوو بکەین و ئەم ڕەپارێش کە دیاری کرا و ئەو هاوکاریەش و ئەو نۆژەنکردنەوەی خانووانی کە لە خورماتوو کرا ئەمە وەکو هاوکاریە بە هیچ شێوەیەک قەرەبووکردنەوە نییە. لەبەر ئەوەی قەبارەی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و خورماتوو وەکو خەڵکی ئاسایی کە خاوەن خانوو وەکو خاوەن دوکانەکان بازاڕەکان خاوەن چێشتخانە و ئەوەی پێشانگاکان کارگە جیاوازەکان ئەگەر مەزەندە بکرێ بڕێ پارەی زۆر دەرەچێت. ئاگادارن قەرەبووکردنەوەی زیان کەوتوانی 16 ئۆکتۆبەر پێش 16 ئۆکتۆبەر لە سەلاحیەتی حکوومەتی خۆجێیی توش خورماتووە نییە. ئەوە پێویستی بەرنامەیەکی سیاسی لە پەرلەمانی عێراقەوە هەیە لە حکوومەتی لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هەیە بۆ قەرەبووکردنەوەی ئەو خەڵکە بەداخ و هەتاکو ئێستا هیچ نەکراوە بۆەوەی کە قەرەبووی خەڵک بکرێتەوە لە 16 ئۆکتۆبەر. سەرباری کەمتەرخەمیەکانی حکوومەتی عێراق بەرامبەر بە خەڵکی خورماتوو زیان لێکەوتوانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ هاوکاریەکی کوردی خورماتووی نەکردووە. ئەمەش نیگەرانی لای دانیشتوانی کوردی ناوچەکە دروست کردووە و پێیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسداخوازیەکانی ئەواندا نییە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماتوو.